هەڵەکەی مەسرور بارزانی چییە؟ نیگەرانی وڵاتانی کاریگەری کۆمەڵگەی نێودەوڵەتی لە کەیسی سزادراوانی بادینان لێکەوتەکانی چی دەبێت؟ سیاسەتی ئێستای سەرۆکی حکوومەتی هەرێم بە هاو شێوەی سیاسەتەکانی سەرۆکی پێشووی هەرێم دادەندرێت. ئایا ئەنجامیشیان هاو شێوە دەبێت؟ کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆچی ڕووی لە بەغدایە و هەولێر پەراوێز کراوە؟ ئەمە بابەتێکی پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ڕەعەد ڕەفعەتە. سزادانی چالاکوان و ڕۆژنامەنووسانی بادینان بە 6 ساڵ لێکەوتەی ناوەخۆی و جیهانی گەورەی بەدوای خۆی داهێنا. لە هەموویان دیاتر بەیاننامەکەی باڵیۆزخانەی ئەمریکا بوو لە عێراق. دواتر وەڵامی ناڕاستەوخۆی مەسرور بارزانی بوو بۆ ئەم بەیاننامەیە. هەروەها سەردانی نوێنەرانی کۆنسوڵخانەکانی ئەڵمانیا و بەریتانیا و فەڕەنسا و هۆڵەندا بۆ دەستەی مافی مرۆڤ بۆ لێکۆڵینەوە لەم کەیسە. هاتنە سەرهێڵی 5 وڵاتی گرنگ کە سیانیان ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتین دەری دەخات ئەم کەیسە ئەوەندە ئاسان تێناپەڕێت بەسەر حکوومەتی هەرێم، وەک ئەوەی سەرۆکی حکوومەت دادگای هەولێر و داواکاری گشتی و میدیای دەسەڵات لێکی داوەتەوە. ئەوەی لە هەڵوێستەکانی سەرۆکی حکوومەتی هەرێم تێبینی دەکرێت ئەوەیە وا دەزانێ هەرێم وەکو میسر و سعودیە و ئێران و تورکیا و ڕووسیایە ئاساییە پێشێلی مافی مرۆڤی تێدا بکرێت. هەرێمی کوردستانیش وەکو ئەو دەوڵەتانە خاوەن ئاڵا و سیادە و ئەندامەتی لە نەتەوەیە گرتووەکان و هاوپەیمانیە نێودەوڵەتیەکانە و کەس ناتوانێت ڕێگری لێ بکات و سیاسەتی ئەوان چی دەڵێن بابیڵێن گرنگ ئەوەیە ئێمە چیمان دەوێت دەیکەین پەیڕەو بکات. تەنانەت ئەو جۆرە بیرکردنەوەیە بۆ هەندێک دیکتاتۆری خاوەن دەوڵەت سەری نەگرتووە و هەر کاتێک بوونەتە سەرێشە بۆ زلهێزەکانی جیهان لەلایەن هێزی زلهێزەکان یان دادگا نێودەوڵەتیەکان و دادگای وڵاتان سزادراون. نمونەی ئەم بابەتەش مانیۆڵ نۆرینگا لە پەنەما، سلۆبۆدان میلسۆڤیچ لە یوگسلافیا، لۆرانگی باگبۆی ساحل ئەلعاج، ئەگستو بینۆشیا لە چیلی، سەدام حوسەینی عێراق و قەزافی لیبیا و عەلی عەبدوڵڵا ساڵحی یەمەن. ئەوانە هەمویان لە ئەنجامی تێنەگەیشتن لە سیاسەتی نێودەوڵەتی و سەرکێشیکردن بەڕووبەڕووبوونەوەی زلهێزەکان کۆتاییان بە حکومڕانی خۆیان هێنا. بارزانی باوکیش هەمان هەڵەی هەبوو کاتێک لە سیاسەتی نێودەوڵەتی بە هەڵا ڕۆیشت و حسابی بۆ کەس نەکرد و وای دەزانی ڕیفراندۆمی کوردستانیش هەروەکو ڕیفراندۆمی باشووری سوودان و کۆسۆڤۆ و مۆنۆنیگرۆ و تەیموری ڕۆژهەڵاتە تا دوایی. هەر بەڕاگەیاندن و ئەنجامدانی ڕیفراندۆم ئیتر هەموو جیهان پێشوازی لە دەوڵەتە دیفاکتۆیەکە دەکەن. هەرێم لاواسترین ئەڵقەی هێزی ناوچەکەیە و بە هەرهەژان و گۆڕانکاریەکی ئیقلیمی دەبێتە قوربانی ئەم گۆڕانکاریانە، وەک لە هێرشەکەی داعش و دواتر حەشدی شەعبی بۆ سەر هەرێم دەرکەوت کە ئەگەر دەستێوەردانی ئێران و ئەمریکا نەبوایە ئەگەری زۆر بوو هەرێم بکەوێت. ئێستاش چاوەکان بە تایبەت لە ئەمریکا و لە فەڕەنسا و تورکیاش بەرەو ئەوەیە بەغدا بەهێز بکرێتەوە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا لەگەڵ ئەڵمانیا لە بەیاننامە هاوبەشەکەی هەژدەی شوباتیان کە بەهۆی هێرشە موشەچەکەی سەر هەولێر دەریان کرد ناوی حکوومەتی هەرێمیان بە هیچ شێوەیەک نەهێنا. ئاڕاستەی قسەکانیان ڕوو لەگەل و حکوومەتی عێراقی بوو. لە کۆتاییدا پێویستە بگوترێ کەڵەکەبوونی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ و بێمنەتی بەرامبەر راپۆرتە نێودەوڵەتیەکان و نیگەرانی نوێنەری وڵاتان چاوەڕێ دەکرێت ببێتە هۆی تەوزیفکردنی لەلایەن زلهێزەکان بۆ لادان و دادگاییکردنی سەرپێچیکەران بە ئەنجامەکەشی بە زوویی نەبینرێت.